هەندێک کەس بێ ئەوەی بیر بکەنەوە کارەکانیان ئەنجام ئەدەن. ئەمەش بێگومان دەرەنجام بە زیان و زەرەری خۆیان کۆتایی پێدێت. لە بکوژی ئەنوەر ساداتیان پرسی بۆچی سەرۆکی وڵاتەکەت کوشت؟ وتی لەبەرەوەی علمانی بوو. لێیان پرسی تۆ ئەزانی وشەی علمانی مانای چییە؟ وتی ناوەڵڵا. کەسێک هەوڵی کوشتنی نەجیب مەحفوزی دابوو. لێیان پرسی بۆچی هەوڵی کوشتنی ئەو نووسەرت داوە؟ وتی لەبەرەوەی هەندێک کتێبی بڵاو کردوتەوە لە کتێبەکان هەوڵەدا منداڵان بەلاڕێدا ببات. وتیان کام کتێبی ئەو نووسەرت خوێندوتەوە کە ئەو کارە ئەکات؟ وتی وەڵا هیچیانم نەخوێندوتەوە. بکوژی نووسەر و بیرمەندی میسری فەرەج عەلی فۆدا دەستگیر کرا. لێیان پرسی بۆچی ئەو نووسەرت کوشت؟ ئەویش وتی لەبەر ئەوەی کەسێکی کافرە. وتیان بەچی ڕازانیت کافرە؟ وتی بە کتێبەکانی. وتیان کام کتێبت لەوانە خوێندوتەوە کە ئەو نووسەرت پێ کافر بوو بێ؟ وتی وەڵا من خوێندەواریم نییە، نە ئەزانم بنووسم نە ئەزانم بخوێنمەوە. بێگومان ئەمانە ترسناکترین مرۆڤی سەرڕووی زەمینن. لەبەر چی؟ لەبەر ئەوەی بێ ئەوەی بیر بکەنەوە کارەکان ئەنجام ئەدەن. ڕاستە خاوەن جەستا، عەقڵ، چاو، گوێچکە، دەست و قاچی خۆیانن. بەڵام کاتی ئەنجامدانی کارەکانیان خاوەنی هیچ شتێکی خۆیان نین. تۆش هەوڵ بدا بێ ئەوەی بیر بکەیەوە هیچ کارێک ئەنجام مەدە. چکە دوجار ئەو کارانەی کە بەبێ بیرکردنەوە ئەنجامەدرێن پاشە ڕۆژ و دەرەنجامی باشیان نابێت.